ئاشکرا بوو کێ راپۆرتەکەی بزوتنەوەی گۆڕانی دژی حکوومەت نووسیوە. دوای ئەوەی میدیای بزوتنەوەی گۆڕان بڵاوی کردەوە و ڕایگەیان دەی سەلمێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان توانای دابەشکردنی موچەیەکی تری هەیە لە کۆتایی ئەم ساڵدا، بەڵام دابەشی ناکات. حکوومەتی هەرێم لە 6 مانگی کۆتایی ئەم ساڵدا 3 موچەی دابەش کردووە و بۆ هەر موچەیەک بڕی 200 میلیارد دینار داهاتی ناوخۆیی بەکارهێناوە. حکوومەت لە ماوەی ئەو 6 مانگەدا داهاتی 3 مانگی ناوخۆیی داوە بە موچە. ئەی 3 مانگەکەی تر لەکوێیە کە بڕی 1 تریلیۆن دینارە. حکوومەتی هەرێم دەیتوانی لەو تریلیۆن دینارە موچەی مانگێکی تری موچەخۆران دابەش بکات. هەروەها راپۆرتەکەی میدیای گۆڕان لە کۆتاییدا دەڵێت حکوومەت داهاتی ناوخۆیی هەیە، بەڵام کەس نازانێت دراوە بەچی. پەرلەمانێک نییە چاودێری بکات. ئیتر چی دەگوزارێت با بگوزارێت. تیوار پەیوەندی کرد بە چەندین بەرپرسی گۆڕانەوە بۆ ئەوەی زانیاری دەست بکەوێت لەبارەی ئەوەی گۆڕان بۆتە ئۆپۆزیسیۆن یان هەر لە حکوومەتدا ماوە. یەکێک لەو بەرپرسانی گۆڕان وتی ئێمە شەریکی حکوومەتی هەرێمی کوردستان نین. ڕۆژنامەنووسمان هەیە لە خۆیەوە راپۆرتی دژی حکوومەت کردووە. دەزانین هەندێک لە ڕۆژنامەنووسەکانمان لە بەرپرسانی یەکێتیەوە نزیکن و بە ئاراستەی ئەوان راپۆرت و هەواڵ دەکەن. بەڵام ئێمە ئاگاداری ئەو شتان نین. پێمان سەیرە بەو شێوە توندە لە حکوومەت دراوە. پێدەچێت لە ناو بزوتنەوەی گۆڕانیشەوە وەڵامی ئەو راپۆرتە بدرێتەوە.